ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری زنجیرەی کتێبی دەنجی کتێبی ژمارە 2 پۆلەکەت بەرەواش بکەوە لە نووسینی جۆنەتان بەرگمان ئارۆن سامز، وەرجێڕانی لە ئینگلیزیەوە هیمداد عەبدولقەهار محەممەد، لە بڵاوکراوەکانی دەستگای فام بۆ چاپ و بڵاوکردنەوە، چاپی یەکەم ساڵی 2022. تەواوکەری بەشی شەشەم. خاڵی سێم. لە شێوازی بەرەواژی تەواو دەرفەتمان بۆ دەرەخسێت تاکو پلانی چارەسەر دابنین. وەک ئاشکرایە هەموو قوتابیەک لەگەڵ یەکەم هەوڵیدا ڕەنگە نەتوانێت تەواوی بابەتەکە فێر بێت. باشە چی ڕوودەدا ئەگەر قوتابیەک نەیتوانی لەگەڵ یەکەم هەوڵدا فێر بێت؟ لەوانەی باودا قوتابیەکانیان پۆلەکە و وانەکە بەردەوام دەبێ، ئینجا ئەو قوتابیە تێگەیشت بێ یان نا. هەروەها خێرایی ئەو وانەیە لەلایەن مامۆستاوە دەستنیشان کراوە و پشت دەبەستێ بەو بابەتەی کە پێویستە لەو ڕۆژەدا بگوترێتەوە. بەڵام لە شێوازی بەرەواژی تەواودا ڕەنگە هەندێک قوتابی دوا بکەون، ڕەنگە نمرەکانیان کەم بێ، ڕەنگە سزا بدرێن بۆ ئەوەی کە هێواشن لە فێربوون. بەڵام ئێمە هەرگیز قوتابیانی هێواش و لە سەرخۆ سزا نادەین. لەبری ئەوە دەرفەتی ئاشکرا و ڕوون و گونجاویان پێدەدەین تاکو ئەو کێشانەی هەیەە چارەسەری بکەن و دووبارە بابەتەکان بەهۆی فیدباکی دەم و دەست فێر ببنەوە. کاتێکی زۆر گونجاوە بۆ ئێمە تاکو کار لەگەڵ قوتابیان بکەین و بزانین لەکوێدا هەڵە تێگەیشتن هەیە تا ڕێگە چارەی گونجاویان بۆ بدۆزینەوە. کاتێک ئێمە لە ناو پۆلەکەدا لە ناو قوتابیان دەگەڕێین، بەردەوام فیدباک دەدەینە قوتابیان دەربارەی چۆنیەتی پێشبەچوونی پرۆسەی فێربوونی ئەوان. ئەمە بە شێوەیەکی گشتی وا دەردەکەوێت کە ئێمە بچینە لای قوتابیەک یان چەند قوتابیەک بەیەکەوە پرسیاریان لێ بکەین دەربارەی ئەو ئەرکەی وا خەریکن جێبەجێ دەکەن. کاتێک کە ئێمە وردبینی لە چۆنیەتی بەرەوپێشچوونی فێربوونی قوتابیەکان دەکەین، چ لە ڕێگەی سیرکردنی ئەو بەرهەمەی کە پێشکەشی دەکەن یان کاری لەسەر دەکەن، یان لە ڕێگەی چەند پرسیارێکی ئاراستەکراو، بۆ مەبەستا ئەگەر تێبینیمان کرد کێشەیەک هەیە لە تێگەیشتنیان، ئەوە یەکسەر و دەمودەست ئەو هەڵە تێگەیشتنە ڕاست دەکەینەوە. ئەو فیدباکە دەمودەستە زۆر جار کێشەکانمان بۆ چارەسەر دەکا و ڕێگە لە دووبارەبوونەوەشیان دەگرێت. بە شێوەیەکی گشتی هەندێک قوتابی هەن لە هەر بەشێک لە بەشەکانی بابەتەکەمان کێشەیان لە تێگەیشتن دەبێت لە هەندێک لەو ئامانجانەی کە دیاری کراون. ئێمە و قوتابیانە دەستنیشان دەکەین کە گرفتیان هەیە و دوای ئەوە بە شێوەی گروپی بچووک هەندێک کاتیان لەگەڵ بەسەر دەبین بۆی بتوانین پێداچوونەوە بۆ ئەو بەشە بکەین دووبارەوانەکە بە کورتی بڵێنەوە بۆ ئەو گروپە بچووکە. بە جۆرەی هەندێک قوتابیانیش ئەو جۆرە سەرنجانەی سەر گروپی بچووک زۆر کاتێکی گونجاو و باشە بۆ فێربوون و هەندێکیان بە باشترین کاتی فێربوونی خۆیانی دادنێن. کاتێک کە قوتابیانیش پێویستەکە هەڵسەنگاندنی ئەو بابەتە بکەن، هەندێکیان ڕەنگە نمرەیان وەکو پێویست نەبێ. ئەو قوتابیانە وا لێ دەکەین کە بە تاک لەگەڵ مامۆستاکەدا بنیشن تاکو بەپێی ئاستی ئەوان دەستنیشانی ئەو بابەت و چارەسەرکاری گونجاوانە بکەن. کاتێکیش سەرنجی ئەوە دەدەین کە قوتابیەک یان چەند قوتابیەک ناتوانن بەشەکانی ئەوانەیە بەیەکەوە گرێ بدەن و ناتوانن بە تەواوی لە هەندێک لە چەمکە سەرچیەکان تێبگەن، ئەو کارە دووبارە ئەنجام دەدەینەوە. دیسان ئەو هەڵە تێگەیشتانە دەڕەوێنینەوە تا ئەو کاتەی ئێمە دەگەینە ئەو باوەڕێی قوتابیان ئامادەن بۆ ئەوی بەردەوام بن لە پێشبەچوونەکانیان، ئینجا دەچینە ئاستی داهاتوو یان بابەتی داهاتوو. شێوازی بەرەواژی تەواو ڕێگە دەدا شێواز و ڕێگای فرەجۆر هەبێ بۆ فێربوونی ناوەڕۆک. ئێمە بەم دوایە بابەتێکمان بەرچاو کەوت، ئەویش فێربوونی دیزاینکراوی نێونەتەوەیی بوو، Universal Design Learning، کە تیۆرێکی فێربوونی فێرکردنە و لە زانکۆی هارڤاردەوە سەرچاوی گرتووە. بنەما سەرچیەکانی ئەو جۆرە فێربوونە فێربوونی نێونەتەوەیی یان جیهانی بە کورتکراوەیی پێی دەڵێن UDL. ئەمە وا دەکات قوتابیان چەند شێوازێکی جۆرا و جۆریان لەبەر دەست بێ بۆ نیشاندانی شێوازی دەربڕین و گزارشکردن. شێوازی جۆرا و جۆر بۆ کارلێکردن لەگەڵوانەکە. خەمی یەکەمی ئێمە ئەوە بوو کە قوتابی چۆن بە تەواوی ئەو ئامانجانە بەدەست دەهێنێت کە ئێمە دیاریمان کردوون. لەوە تێگەیشتون کە هەموو قوتابیان ناتوانن تەنها بە پشتبەستن بە ڤیدیۆکانمان بە باشترین شێوە فێر بن. بۆ ئەوی بتوانین شێوازی جۆرا و جۆر بدەینە بەردەستی قوتابیان بۆ نیشاندان و فێربوون، چەند بژاردەیەکی تری فێربوون دەخەینە بەردەست. ڤیدیۆکانمان سەرەڕای ئەو ئەرک و چاڵاکیانەی پێیان دەدەین و ئەو تاقیگانەی کە ئەزمموی تێدا دەکەین، هەرێک لەو ئامانجانەی کە دیارمان کردوون دەبنێت چەند بەشێکی دیاریکراو کە لە کتێبی قوتابیدا هەن. زۆر لە قوتابیان لە ڤیدیۆکان فێر دەبن، بەڵام هەندێکیش لە کتێبەکە فێر دەبن، هەندێکیش زانیاری
دەربارەی ئەو ئامانجانەی ئێمە لە ڕێی ئینتەرنێتەوە بەدەست دێنن کەواتە یەک قەبارە بۆ هەمووان واتە one size for all یان fit all ناگونجێت. ئێمە چیتر داوە لە قوتابیان ناکەین سەیری ئەو ڤیددیویانە بکەن ئەگەر خۆیان حەز نەکەن. ڕێگەدان بە قوتابی بۆ ئەوی چەند بژاردەیەکی هەبێ لە شێوازی فێربوون وای کردوانایان زیاتر بێ. قوتابیان لەوە تێگەیشتون کە ئێستا فێربوون بەرپرسیارەتی خۆیانە. فێرکردنی قوتابیان ئەو وانانەی ژیانیان یەکێک بوو لە بابەتە هەرە گرنگەکان کە تەنانەت گرنگتریش بوو لە ناوەڕۆکی بابەتی زانستی خۆمان. ئێستا قوتابیان ئازاد و سربەستن لەوەی کە فێری دەبن بە باشترین استراتیژێتی فێربوون بە جۆرەی تواناکاون و حەزەکانی خۆیان. یەکێک لێرە دەرەنجامەکانی پێدانی ئەو بژاردە زۆرە ئەوە بوو کە ئێستا قوتابیان بۆیان دەرکەوتووە خۆیان چ جۆرە فێربوونێک پەسەند دەکەن و بە کامە شێوە باشتر فێر دەبن بە پێدانی فرە بژاردەیی بە قوتابیان ئێستا ئەوان بۆ خۆیان خاوەنددارێتی پرۆسەی فێربوون دەکەن. ئەو ئەرک و چاڵاکیانەی ئێمە پێیان دەدەین چەند شێوازێک دەخاتە بەردەستی قوتابیان تاکو بتوانن بەهۆیەوە فێربوونەکەیان و تێگەیشتنەکەیان پێشان بدەن. لە ڕابردوودا ئێمە داوامان دەکرد هەر قوتابیەک دەبێ ئەو گرفتە و ئەو پرسیارانەی دەخرێتە بەردەمیان لە ئەرکەکاندا بە جۆرەی پەسەندکردن و باوەڕی ئێمە تەواوی بکەن. ئێستا گەیشتنەتە خاڵێک ئێمە گوێ نادەین بەوەی کە قوتابی فێری ئامانجێک بووە یان نا دەمانەوێ فێر بێ. بۆیە چەند ڤیددیۆیەک و چەند وەرکشیتێک چەند تاقیگەیەک و چاڵاکی تاقیکردەیی دەخەینە بەردەستیان کە ئێمە پێمان وایە یارمەتی دەریان دەبێ بۆی قوتابیان بە باشترین شێوە و بە تەواوترین شێوە ئەو ئامانجانە فێر بن. دواتر داوا لە قوتابیەکان دەکەین کە بۆمان بسەلمێنن چۆن دەتوانن فێربوون و تێگەیشتن و توانای خۆیان بۆ هەرێک لەو ئامانجانە بۆ ئێمە پیشان بدەن و بخەنە ڕوو. مامۆستا جێنیفەر دۆگلاس لە جۆرجیا لە یەک لە قوتابخانەکان دەڵێ ئەو قوتابیانەی کەوا بە گوێرەی شێوەی باو سەرکەوتوو نەبوون هاتن و داوایان لێ دەکردم کە بە مامۆستاکانی تر بڵێم کە ئەو شێوازی بەرەواژە بەکاربێنن. ئەو قوتابیانەی کە هەرگیز ئامادە نەبوون گوێ بگرن ئێستا لە ناکاو گوێ لە ڤیددیۆکان دەگرن و سەیری دەکەن کەواتە شتێک هەیە دەربارەی ئەوەی کە پاڵیان پێوە دەنێ. دوگمەی ئیشپێکردنی ڤیددیۆکان وایان لێ دەکا خۆیان بەرپرس بن لەوە خۆیان هەڵبژێرن کە فێر بن یان نا. هەروەها لە ئێستاشدا وا دەردەکەوێت کە قوتابیان ئەوانەی دایانتوانی زووتر فێر بن ئێستا ئەوانی زیاتر پەرۆشیان هەیە چکە دەیانەوێت لە پێش هاوپۆلەکانی خۆیان ڤیددیۆیەکان سیر بکەن کەواتە پێشبڕچەیەک هەیە لە سیرکردندا. هەروەها قوتابیانی پەروەردەی تایبەت ئەوانیش توانای ئەوەیان هەبوو کار لەسەر ناوەڕۆکە بکەن لەگەڵ مامۆستاکانی خۆیان ئەوانیش بە پەرۆش بن بۆ ئەوی بتوانن دەستیان بە هەمان ئەو بابەتانە بگا کە قوتابیانی ئاسایی دەستیان پێدەگەیشت. قوتابیان بە شێوەیەکی گشتی بەڕاستی ئەوەیان زۆر پێخۆش بوو کە دەیان توانی بە پێی ئارەزوی خۆیان و ڕیزبەندی ئەرک و چاڵاکیەکان هەڵبژێرن. لە هەروانەیەکدا ئێمە چەند تاسکێک و چەند چاڵاکیەکی پاڵپشتیکارمان دانابوو بۆ نمونە ئەزمموی تاقیگەیی وەرکشیت یان پرۆژەی بچووک. هەندێک قوتابی دەیانویست سەرەتا گوێ لە هەموو بابەتەکە بگرن دوایی بێنە سەر وەرکشیتەکان و ئەو چاڵەکیانەی دانراوە و دوای ئەوە ئەو کارە خۆشە بکەن کە پێیان خۆش بوو لە ناو تاقیگەکان بە ئەزمموی ڕاستەقینەدا بڕۆن. بەڵام هەندێکیان دەیانویست بەو ڕیزبەندیەدا بڕۆن کە مامۆستاکە بۆی داناون. هەمویان دەیانتوانی بە پێی ئارەزوو و پەسەندی خۆیان ڕیزبەندەکە هەڵبژێرن و لە هەمووشیان خۆشی لێ دەبینن بۆ ئەوی ئەو کارە توانایەکی پێبەخشیون. من بە دەگمەن قوتابیەکم بەرچاو دەکەوت کە دابنیشێ و هیچ نەکات چکە هەڵبژاردنەکە لە دەست خۆیان بوو بۆیە ئارەزوو ویستیشیان بۆ کارەکە زیاتر دەبوو. ئەم ژمارەکەمەی هەندێک کە پێویستیان بەهاندانی زیاتر بوو بۆ ئەوەی کارەکە زیاتر ئەنجام بدەن تاکو بگەنە ئەو ئاستەی کە من پێم وایە دەبێ ببێ ئەوە ئێمە کارمان بە تاک لەگەڵ دەکردن تاکو نەبێتە هۆی ئەوەی ڕێگر و خاوکەرەوە بێ لە بەردەم ئەندامانی تری پۆلەکە. خاڵێکی تری گەیشتنی شێوازی بەرەواژی تەواو ئەوەیە دەرفەتی جۆرا و جۆر و فرە دەداتە بەردەست قوتابی تاکو تێگەیشتنی خۆی بۆ مامۆستاکان پیشان بدا. یەکێک لە بنەما سەرەکیەکانی UDL تیۆری فێربوونی یونیڤەرسەڵ ئەوە بوو کە ئێمە جێبەجێمان دەکرد دەرفەتی دەدا بە قوتابیان بۆ ئەوەی شێوازی جۆرا و جۆری دەربڕین هەڵبژێرن. ئەو شێوازە پێویستە نەرمونیان بێ واتە فلێکسبڵ بێ هەروەها پێویستە بژاردەش بداتە بەردەستی قوتابیان. کاتێک دەستمان بە جێبەجێکردنی شێوازی بەرەواژی تەواو کرد جەختمان لەسەرەوە دەکردەوە کە دەبێ بەلایەنی کەم قوتابی لە هەر هەڵسەنگاندنێکی بەشێکدا 175 بەسەرەوە وەربگرێ. بەڵام کاتێک بیرمان کردەوە کە چۆن ئێمە هەڵسەنگاندن بۆ قوتابیەکان دەکەین لەوە تێگەیشتن کە تەنها یەک قەبارە بۆ هەمویان گونجاو نییە وەکو دەستەواژە واتە یەک تاقیکردنەوە بە هەمان شێوە ناگونجێ بۆ هەموو ئەوانی تر. بۆیە دەستمان کرد بە گفتوگۆکردن لەگەڵ قوتابیەکان
کە بزانین چۆنیان پێ باشە بتوانن ئەو تێگەیشتنەی خۆیان بۆ ئامانجەکانی ئێمە بە شێوازی جۆرا و جۆر دەرببڕن. ئێستا ئێمە ڕێگە بە قوتابیان دەدەین خۆیان شێواز و ڕێگەی فرە و جۆرا و جۆر هەڵبژێرن تاکوبی سلمێنن کە بە تەواوی لە ئامانجەکانی ئێمە گەیشتون. ئەم شێوازانش بۆ نمونە یەکێک لەوانە یان هیتر بۆ نمونە دەیەوێت تاقیکردنەوەی کۆتایی ئەو بەشە بکە، دەیەوێت بە شێوەیەکی زارەکی گفتوگۆ بکە، یان بە پاوەرپۆینت شتێک پێشکەش بکە، یان ڤیددیۆیەکی کورد دروست بکە، بە نووسین دەیەوێت تێگەیشتنی خۆی دەربڕێ، یان هەر شێوازێکی تر لەلایەن قوتابیانەوە کە پێشنیاز دەکرێت. بەم دوایە جۆنەتەن قوتابیەکی هەبوو داوای کرد ئاخۆ دەتوانێت فێربوون و تێگەیشتنی خۆی لە جیاتی نووسین تەنها بە گفتوگۆی زارەکی بێ. هەرچەند نووسین بەها و گرنگی خۆی هەیە، بەڵام ئەو ڕوونکردنەوە زارەچەی ئەو پێیدان بەڕاستی زۆر گشتگیر و سەرنجڕاکێش بوو، بۆیە ئەو تێگەیشت بوو لەوەی کە پێمان گوتبوو. هەروها ئەو ڕوونکردنەوە زارەچێ وای کردبوو کە ئاسانتر و باشتر سود لە توانە زارەچیەکانی خۆی وەربگرێ. جۆنەتەن قوتابیەکی هەبوو کە نامەیەکی بۆ ناردبوو داوای کردبوو ئاخۆ دەتوانێت بۆ تاقیکردنەوەکەی یاریەکی ڤیددیۆیی دروست بکە، ڤیددیۆگەیمێک. جۆنەتەن یەکسەر ڕازی بوو بەو جۆرە هەڵسەنگاندنە، هەرچەندە هیچ بیرۆکەیشی نەبوو کە ڕەنگە بەرهەمەکەی چۆن بێت. ئەو قوتابیە ناوی نێک بوو، خاڵێکی تری گرنگی بۆ هەڵسەنگاندنی داهێنەرانە زیاد کرد. پاژەوەی چەند ڕۆژێک بەسەر ئەو نامەیەدا تێپەڕی، نێک هاتە ناو پۆلەکە، ڤیددیۆگەیمەکەی خستە سەر و لەسەر تەختە زیرەکەکەی دانا و بەردەوام بوو لە ڕوونکردنەوەی ئەو بابەتەی کە ئێمە پێمان گوتبوو. بەڕاستی پێشکەشکردنەکە و ئەو دروستکردن و بەهرەیە ئێمەی سەرسام کرد کە چۆن بەو تێگەیشتنەی ناوەڕۆکی دەرسەکە توانیوێتی ئەو ئامانجانە بێنێتە دی. جۆنەتەن زۆر سەرسام بوو بەو کارە، بۆیە یەکسەر نامەی بۆ من نارد. هەروە هێندە پەرۆش بوو، تەنانەت لە نامەکەی بۆ تەواوی تێنەگەیشتم کە چی نووسیوە، بەڵام زانی بووی کە ئارۆن یەکسەر دەبێت بچێتە ناو پۆلی جۆنەتەن و ئەو شتە بە چاوی خۆی ببینێ. کاتێک کە ئارۆن چووە ناو پۆلەکە، ئەویش بەڕاستی سەرسام بوو، واقعی وڕما کاتێک بینی جۆنەتەن وا خەریکە گوێ لەو قوتابیە دەگرێ کە بۆ مەبەستی پیشاندانی تێگەیشتنی خۆی ئەو پریزنتیشن و ئەو ڤیددیۆگەیمەی ئامادە کردووە. ئارۆن دەم و دەست کامێرە ڤیددیۆیەکەی دەرهێنا بۆ ئەوی ئەو حاڵەتە بکاتە بەڵگەیەک و وەکو نمونەیەک پیشانی بدا پاشان. پاشماوەیەکی کەم دیسان جۆنەتەن چەند قوتابیەکی هەبوو دەیانویست دیاری دیجیتاڵی بکەن یان ئەو گەیمە بکەن. هەندێکیش دەیانویست بەڕاستی ئەگەر بتوانرێ ڕێگەیان بدرێت لەو یاری بەردەوام بن کە پێویستە بە ئاستەکانی ئامانجی فێربوون وەک بەشێک لە تاقیکردنەوە یان هەڵسەنگاندن سیر بکرێت. ئەو قوتابی بەو دوایە داوای کردبوو بێتە خولی سیمیناری پێشکەوتوان کە ئەو دەیەوێت زۆر پەرە بۆ هەڵسەنگاندانە بدات، پشتبەستوو بەو یاریە کە لە ئایپاد و ئایپۆدەکان کار بکات. بەو هیوایش بوو بتوانێت شتێکی باش بۆ قوتابیانی داهاتوو لەو قوتابخانەیە دوای خۆی بەجێبێڵێ، ڕەنگە لە داهاتوودا ئەو پرۆگرامە بفرۆشێ بۆ کۆمپانیای ئەپڵیش. ئارۆن قوتابیەکی هەبوو کە کێشەی هەبوو لە تاقیکردنەوەکەوە لەسەر کۆمپیوتەر دەکران، بۆیە ئەو قوتابیە نووسینی بە شێوازی پەخشاناسە هەڵبژار بۆی پیشانی بدا کە فێر بووە. ئەو زۆر بەڕوونی دەیتوانی تێگەیشتنی خۆی بخاتە ڕوو، تەنانەت نمونەی ماتماتیکیشی دەهێنایەوە کە جیاواز بوو لەو نمونانەی کە لە ناو ڤیددیۆیەکەیان لە ناو ئەرکەکە چاڵەچەکەدا هەبوو. کەواتە ئەو زۆر بەڕوونی تێگەیشتبوو لە چەمکەکان، بەڵام تەنها کێشەی هەبوو لە پیشاندانی ئەو زانیاری تێگەیشتنە لە تاقیکردنەوەیەک کە ڕەنگە لە لای مامۆستاوە دانرابێت. هەموو قوتابیانە توانیان بە شێوەیەکی ڕوون بیسەلمێنن کە بە تەواوی لە ئامانجەکانی فێربوون تێگەیشتون، بەڵام ڕەنگە بەهۆی تێکەڵچێشکردنی بنەماکانی UDL هەروەها نەگونجانی لەگەڵ شێوازی بەرەواژی تەواو نەیانتوانی بێ ئەو کارە ئەنجام بدەن. شێوازی بەرەواژی تەواو ڕۆڵی مامۆستا دەگۆڕێت. ئەو شێوازی بەرەواژی تەواوە بە تەواوی ڕێباز و ڕۆڵی مامۆستا لە ناو پۆلدا دەگۆڕێت. لەبری ئەوەی مامۆستا لە ناو پۆلدا لە بەردەم قوتابیەکان بوەستێ و زانیاری هەڵڕێژێ و پێیان بدا ئەو خۆی چەقی سەرنجەکان بێ، ئێستا ئێمە زۆربەی کاتەکانمان بە شێوەیەکی زۆر گرنگتر بەڕێوە دەبین کە ئەویش بریتە لە هاوکاریکردن و یارمەتیدانی قوتابیان، بەڕێوەبردننی گروپە بچووکەکان، کارکردن لەگەڵ ئەو قوتابیە تاکانەی کە کێشیان لەگەڵ تێگەیشتن هەیە. ئێستا خۆمان وا دەبینین زیاتر بە ناوپۆلەکەدا دەڕۆین و سەردانی ئەو قوتابیانە دەکەین تا بزانین ئایا ئامانجەکانی فێربوونی سەرەکی تێگەیشتون یان تێنەگەیشتون. باشترین لێکچواندنیش ئەوەیە ئێمە و کوڕاهێنەرێکی هاندەر و پاڵپشتیکارین ئەو ڕۆڵە دەبینین بۆ قوتابیەکانمان. لە ناو پۆلداین تاکوهانی قوتابیەکانمان بدەین بە درێژایی ڕێگای فێربوونیان. ئەوان پێویستیان بەڕاهێنەرێک هەیە کە لە تەنیشت و نێزیکیانەوە بێ تاکوڕێیان پیشان بدا لە چۆنێتی دۆزینەوەی زانیاری و سەرچاوی زانیاری. ئێستا ئێمە دەرفەتی زیاترمان لە پێشە بۆ ئەوی هانی قوتابیان بدەین و پێیان بڵێن ئەو کارەی دەیکەن دروستەیان نا. ئەگەر ناتێگەیشتنێک هەبێ ئێمە ئەو ناتێگەیشتنە بڕەوێنینەوە.
ئەمەش خۆی لە خۆیدا هەموو جوڵە و سروشتی پۆلەکە دەگۆڕێت. ئێستا کاتی ناوپۆل وەکو ئەزمونێکی فێربوونە بۆ قوتابی، نەک تەنها کاتی داونلۆدکردنی زانیاری یان کاتی وەرگرتن و بەخشینی زانیاری و هەڵمژینی زانیاری. سەرەتا کاتێک ئێمە دەستمان پێکرد بە تایبەت جۆنەتەن زۆر جارگرفتی ئەوەی هەبوو نەیدەتوانی واز لەو ڕۆڵەی خۆی بهێنێ کە پێدانی ڕێنمایی ڕاستە و خۆیە بە قوتابیەکان. ئەو مامۆستایەکی زۆر باش بوو، بەڵام بە تێپەڕبوونی کاتێک کە بینیمان هەموو قوتابیان زۆر بە باشی فێر دەبن، ئامادە بوو واز لەو ئەرک و ڕۆڵە بهێنێت کە بە یەکجار ڕێنمایی بدات بە هەموو پۆلەکە. شێوازی بەرەواژی تەواو قوتابیەکان فێر دەکات کە بزانن بەهای فێربوون چییە، نەک چۆنێتی دەرچوون لە قوتابخانە و نمرەهێنان. بابیر لە خۆمان بکەینەوە چەند جار قوتابیمان هەبوو لە پۆلەکانماندا لە نمرەهێنان زۆر باشن و دێنە ناو پۆل و زۆر گرنگی بە نمرەهێنان دەدەن لە بری ئەوەی گرنگی بدەن بە فێربوون. ئەوان هەموو کات هەوڵ دەدەن یەکەم کەس بن کە داوای نمرەی زیاتر بکەن، یەکەم کەس بن کە ئەو پرسیارانە وەڵام بدەنەوە کە پرسیاری زۆر با و زیاتر پشت بە بیرهاتنەوە دەبەستێت لە تاقیکردنەوەکان، نەگەڵ پرسیارانەی قوڵن یان ئەو پرسیارانەی پێویستیان بە لێکدانەوە و تێگەیشتن هەیە. بەداخەوە سیستەمی پەروەردەیی زۆر جارە و قوتابیانەی تێشی بێئومێدی کردووە بەوەی ژینگەیەکی وایان بۆ دەڕەخسێت کە سەرکەوتن تەنها بە پێوەری بەبیرهاتنەوەی زانیاریەکان دەپێورێت. ڕەنگە ئەوەش هەبێ یانی هەندێک قوتابی هەبن کە ئەو زانیاریان لە تاقیکردنەوەدا بە تەواوی بەبیر بێتەوە، بەڵام زۆر جار لەگەڵی فێربوون و تێگەیشتنی تەواو نییە. کاتێک ئەو جۆرە قوتابیەت دێتە ناو پۆلێکی بەرەواژی تەواو تووشی ناومێدی دەبێت، چونکە ئەوان چەندین ساڵیان بە فێربوون بەو شێوەیە بەسەر بردووە وەکو یاریەکی قوتابخانە نەیانتوانی توانای فێربوونی ڕاستەقینەی خۆیان بدۆزنەوە، تەنها فێری نمرەهێنان کراون. وانەی شێوازی بەرەواژی تەواو وایان لێ دەکات ناچاریان دەکات کە فێر بن لە جیاتی ئەوەی لەبەر بکەن. ئێمە چەند پێشکەوتنێکی زۆر بەرچاومان لەو قوتابیانە بەدی کرد کە بەو شێوەیە بوون. کاتێک کە دەهاتنە پۆلەکانی ئێمە بەڕاستی ئومێد بڕاو بوون، بەڵام کە دەردەچوون وەکو فێرخوازێک دەردەچوون. میلیسادی جۆن لە قوتابخانەی ڕۆزبێلت لە ساڵتە کۆتار نووسیویەتی هەندێک قوتابی هەن کە ناومێدیان بە ڕوونی دەربڕیوە لە پرۆسەکەدا. ئەو جۆرە قوتابیانە زۆر جار سکاڵی ئەوە دەکەن کە من داوایان لێ دەکەم دووبارە تاقیکردنەوە کویزێک ئەنجام بدەنەوە، بە تایبەت کاتێککە نمرەیەکی نزم وەردەگرن کە پیشانی تێگەیشتنەکەیان وەکو پێویست نییە. ئەوان تەنها دەیانویست بچنە ئەو ئاستەی تر ئەگەر هاتو تەواوی فێربوونیش نەبوو، گرنجیان بەوە نەدەدا کە لە بابەتەکە تێگەیشتوون یان نا. شێوازی بەرەواژی تەواو دەتواندرێت زۆر بە ئاسانی لە شوێنی تر دووبارە بکرێتەوە، توانای پێوانەکردنی هەیە، توانای گونجاندنیش هەیە لەگەڵ ژینگەی جیاواز. لە کۆنفرانسێکدا کە لەم دوایە ئەنجام درا و ئێمە تێیدا بەشدار بووین، فیدباکێکی زۆر ئەرێنیمان لە یەکێک لە بەشداربووانەوە پێگەیشت. ئەو گوتی کە شێوازی بەرەواژی تەواو زۆر بە ئاسانی دەتوانێت پێوانە بکرێ، ئەوەی ئێمە دەمان کرد دەکرێت دووبارە ئەنجام بدرێتەوە و بەرهەم بهێنرێتەوە. هەروە بە شێوکی زۆر شادەش دەکرێت گۆڕانکاری تێدا بکرێ و بگونجێنرێت لەگەڵ ژینگەی جۆرا و جۆردا. ئەو مامۆستایانەی ئەو شێوازەیان جێبەجێ کردبوو وەکو ئامرازێکی ئاسانی جێبەجێکار یان جێبەجێکردن دەیان بینی. چەند ساڵێک لەمەوبەر دوای جۆنسن کە کۆمیشنەری پێشووی پەروەردە بوو لە ویلایەتی کۆلۆرادۆ بە سەردانێک هاتە ناوچەکەی ئێمە. جۆنەسن ئەو کاتە لە ئۆفیسی سەرەکی بوو، دیارە بابەتی شێوازی بەرەواژی تەواو هاتۆتە گۆڕێ و ئەو بەرپرسە زۆر سەرنجی داوەتە ئەو بابەتە لەسەر شێوازەکەی کە جێبەجێمان کردووە و ویستویەتی زیاتر لەبارەیەوە بزانێ، بۆیە ئێمە بردمان بۆ یەکێک لە پۆلەکان و ئەویش دەرفەتی ئەوەی هەبوو لەگەڵ قوتابیان قسە بکە. پاشان جۆنەسان لێدوانێکی زۆر سەرنجڕاکێشی دا و گوتی ئەو هەموو شتە ڕووی داوە لە وودلاند پارک. دوای ئەوە هەندێک خۆی گرت، پاشانش بەردەوامیدا بە قسەکانی. مەبەستی ئەوە بوو ئەوان لە شوێنێکی گەورە لە ویلایەت و قوتابخانەیەکی سەرەکی لە ناوچەیەکی دیار نەهاتوونەتە بوون لە ویلایەتەکەمان. مەبەستەکەی ئەوە بوو ئەگەر بتوانین لە شارۆچکەیەکی بە کەمترین سەرچاوە و داهات ئەو کارە بکەین، ئەوە لە هەموو شوێنێکی تر دەتوانین ئەنجامی بدەین. بۆ بەردەوامیدان بەو خاڵش ئێمە دەستمان کرد بە جێبەجێکردنی ئەو شێوازە لەوانەی کیمیا. خۆتان دەزانن وانەی کیمیا بابەتێکی مەترسیداری کیمیاوی هەیە، هەروەها چەندین خاڵی ڕەچاوکردنی سەلامەتی پێویستە لە بەرچاو بچیرێت. چۆن ئێمە توانیمان ئەو شێوازی بەرەواژی تەواوە لە سەرتاسەری وڵات بڵاو بکەینەوە؟ زۆربەی خەڵک پێی وابوو ئێمە عەقڵمان لەدەستداوە و دەمانەوێت ئەو شێوازە لەسەر وانەی کیمیاش جێبەجێ بکەین، بەڵام ئێمە لە تواناکان و سوودەکانی ئەو شێوازی تەواوە تێگەیشتی بووین.
ئێمەوان ڕێککەوتووە کە مامۆستای کیمیان بۆیە پێمانوا بوو کە باشترین شت بۆی قوتابیەکان ئەم شێوازەیە. ئەمەش ڕاست دەرچوین چونکە ئەگەر هاتو شێوازی بەرەواژی تەواو بتوانێت بە شێوەیەکی سەرکەوتوانە لە شارۆچکەیەکی بچووک بەداهاتی کەم و نەبوونی سەرچاوی پێویست لە بابەتێکی مەترسیداری وەکو کیمیا جێبەجێ بکەین ئەوە دەتوانین لە شوێنی تریش جێبەجێ بکەین. شێوازی بەرەواژی تەواو کاتی ڕوبەڕووبوونەوەی قوتابی و مامۆستاش زیاد دەکات. کاتێک کە ئێمە دەستمان کرد بە بەکارهێنانی شێوازی بەرەواژی تەواو هەندێک لە دایک و باوکان گومانیان دەکرد ئایا ئەو کاتەی بۆ ڕوبەڕووبوونەوەی قوتابی و مامۆستا دانراوە کەم دەبێتەوە یان نا. یەکێک لە دایبابان ئەوەشی درکان کە ئێمە دەبێت دان بەوەدا بنین گومانمان هەبوو ئەو ڤیددیۆیانە سەرەتا چۆن دەتوانن کاری خۆیان بکەن چونکە ترسی ئەوەمان هەبوو دەبێتە هۆی کەمکردنەوەی کۆنتاچی ڕاستە و خۆی قوتابی و مامۆستا. هەروەها پێمەشمان وابوو ئەو پرسیارانەی قوتابیان هایان بێت لە بابەتەکە بە وەڵام نەدراوەیی بمێننەوە. بەڵام من بە دڵخۆشیەوە ئێستا ئەوە دەڵێم کە هەڵە بووم. ئێوە شێوازێکتان داهێناوە کە بڕی کات و ماوەی پۆلەکە بوانەوتنەوە و ڕوبەڕووبوونەوەی قوتابیان لەگەڵ یەکتر زیاد دەکا. ئێستا هەست دەکەم کوڕەکەم لەوانەکانی زۆر باشترە کەواتە شێوازی بەرەواژی تەواو وا دەکە کاتی کارلێکی نێوان مامۆستا و قوتابی زیاتر بێت. مامۆستا برانک بێنێت لە قوتابخانەی نێودەوڵەتی لە سیئۆل لە کۆریای باشوور نووسیوێتی هەندێک لە دایک و باوکان گومانیان هەبوو چونکە سەرەتا پێیان وا بوو ڕەنگە ئەو شێوازە سەرکەوتو نەبێت لە ناو پۆلەکاندا. بەڵام لە دوای چاوپێکەوتن لەگەڵ هەندێک لە دایبابان و ڕوونکردنەوەی چۆنێتی کارکردنی ئەم شێوازە زۆربەی هەرە زۆریان پەسەندیان کرد و سەرنجیان بۆ لای ئەم شێوازە چێشکرا. ئەوان بینیان ئەو ڕاستیە چییە من دەمەوێت ڕێز لە کاتی قوتابیەکان و منداڵەکان بگرم و ئەو شێوازە جوام لێ دەکا ئەو کارە بە ئاسانی بکەم. هەروەها ئەوان پێزانینیان هەبوو بۆ ئەو ماوەی من لەگەڵ قوتابیەکان بەسەری دەبم و یەک بە یەک و تاک بە تاک لەگەڵیانم لە ماوەی پۆلەکەمدا. هەروەها دایک و باوکان لێدوانی ئەوەشیان هەبوو کە مناڵەکانیان ئەوانەی بە شێوازی باو لە بابەتی زانست ئاستیان باش نەبوو ئێستا زۆر باشترن بە بەکارهێنانی شێوازی بەرەواژی تەواو. هەروەها ئەو فشارەی کە لە ماڵەوە لە سەریان دروست دەبوو ئێستا زۆر کەمترە چونکە ئەگەرکەکانیان بۆ ناوڕۆکی بابەتەکەیان 24 کاتژمێر 7 ڕۆژ لە هەفتەیەکدا لەبەردەستە. شێوازی بەرەواژی تەواو دڵنیایی دەدات کە هەموو قوتابیان بەشدار بن. لە پۆلێکی شێوازی بەرەواژی تەواودا هەموو قوتابیەک بەرپرسە لە فێربوونی خۆی. چەند ساڵێک لەمەوبەر جۆنەتەن ڕاهێنەر بوو لە بواری توێژینەوە لەسەر بنەمای مێشک یان لەسەر مێشک، هەروەها چۆنێتی کاریگەری ئەو توێژینەوانە لەسەر پەروەردە. ئەو دەستەوازەیەکی بەکاردێنا کە پوختەی توێژینەوەکەی بوو دەیگوت مێشتی ئەو کەسەی کە کار دەکا گەشە دەکا. کاتێک کە ئێمە لە ناو پۆلدا هاتوچۆ دەکەین وەک مامۆستا مێشتی چێ کار دەکات؟ چونکە زۆربەی وانەکان لە زۆربەی پۆلەکان دەبینن کە مامۆستا لە بەردەمی قوتابیان وەستاوە و ڕەنگە پاوەرپۆینتێکی لە بەردەست بێ یان لەسەر شاشەکە بێ یان شاشەیەکی زیندوو بەکاربهێنێ و قسە بکا بۆ قوتابیەکانی. بەداخەوە لێرەدا مێشتی مامۆستایەکەیە کار دەکا، کارێکی زەحمەت دەکا، لە ئەنجامدا مێشتی مامۆستاکە گەشە دەکا. کەچی مێشتی قوتابیەکە زۆر ناچاڵاکە چکە بە شێوەیەکی ناچاڵک تەنها دانیشتێن و جێیان گرتووە. بەڵام لە پۆلی بەرەواژی تەواودا جیاوازیەکە زۆر ڕوون و ئاشکرایە. دەبینین قوتابیان بە چاڵاکی زۆر و جۆرا و جۆر سەرقاڵ کراون و هەڵسەنگاندنیان بۆ دەکرێ و ڤیددیۆ سیر دەکەن لەسەر ئەو ئامێرە زیرەکانەی کە لە بەردەستیان هەیە و بۆیان دابین کراوە. گفتوگە و گانگەشە دەکەن لەسەر ئەو بابەتانەی بۆیان دیاری کراوە و مامۆستا دایان خاتە ڕوو. هەروەها چەند چاڵاکیەکیش بەدەستەکانی خۆیان ئەنجام دەدەن و لە گروپی بچووک بچووک کار دەکەن و فێر دەبن. ئێستا مێشتی چێ کار دەکا بەڕوونی دیارە کە ئەو مێشتی قوتابیەکانە کار دەکا و لە ئەنجامیشدا گەشە دەکا. شێوازی بەرەواژی تەواو وا دەکا ئەو چاڵاکیانەی کە بەدەست و شێوەیەکی پراکتیکی ئەنجام دەدرێت زیاتر بە کەسی بکرێن. چاڵەکیە پراکتیکیەکان یارمەتی قوتابیان دەدەن فێری ئەوە بن کە ڕێگایەکی تر هەیە جگە لە ڕێنوێنیکردنی ڕاستەوخۆ. ئەمەش دروستە بۆ بابەتێکی وەکو زانست. قوتابی ناتوانێت زانست فێر بێ چۆ زانست دەبێ بیکەی و ئەنجامی بدەیت تاکو فێری بی. کاتێک قوتابیان تاقیکردنەوە ئەنجام دەدەن ئەوان کارلێک لەگەڵ زانستەکە دەکەن و معریفە بنیاد دەنێن بۆ تێگەیشتن لەو چەمکە زانستیانەی کە هەیە. ئەوەش بە چاچی ئەنجام دەدرێت. ئەو چاڵەکیە پراکتیکیانە یارمەتی قوتابیان دەدەن بۆ ئەوەی بپرسن و ئەو شتانە شی بکەنەوە کە فێری بوون. پێشیکردنەوەی شێوازی بەرەواژی تەواو ئێمە ئەو جۆرە چاڵەکیە پراکتیکیانەمان بە گروپی گەورە ئەنجام دەدا. هەموو پۆلەکە بەیەکەوە دەربارەی ئەو تاقیکردنەوە ئەزمونە لە تاقیگەکەدا ڕێنماییان وەردەگرت. هەموو قوتابیانیش داوایان لێ دەکرا بەیەکەوە ئەو چاڵاکیانە لە هەمان کاتدا ئەنجام بدەن. لە ڕووی ڕێخستنەوە
ڕەنگە ئەوە کاریگەری هەبێ، بەڵام لەلایەکی ترەوە مەرج نییە ئەو باشترین شێواز بێت بۆ منداڵ و قوتابیەکان، چکە لە شێوازی بەرەواژی تەواودا مەرج نییە هەموو ئیشەکان لە یەک کاتدا بکرێ. قوتابیەکان دەتوانن هەر کاتێک بێ ئەو تاقیکردنەوەی ئەنجام بدەن، چکە کاتەکە لە قوتابیەکانەوە بۆ قوتابیەکی تر دەگۆڕێت. ئێمە بە شێوەیەکی گشتی کار لەگەڵ گروپی 4-5 قوتابی بەیەکەوە دەکەین و تاقیکردنەوەکە ئەنجام دەدەین. پێشەو تاقیکردنەوە و ئەزمونەش ئێمە گفتوگۆیەکمان لەگەڵ گروپەکە هەیە دەربارەی مەبەست لە چاڵاکێکە و ئەو خاڵانەی سەلامەتی کە لە پێویستە لە کاتی ئەنجامدانی تاقیکردنەوەکە ڕەچاو بکرێن. کاتێک ئێمە ئەو گەنگەشە و تاوتێکردنە لە گروپێکی بچووک ئەنجام دەدەین، دەتوانین سەیری چاوی قوتابیەکە بکەین و دڵنیابینەوە لەوەی ئاخۆ تێگەیشتن لەوەی دەبێ بیکەن یان تێگەیشتن لە ڕێنمایەکانی سەلامەتی یاخودنا. قوتابیان لەو جۆرە چاڵاکیە پراکتیکیانە زۆر سەرقاڵتر و بەشدارترن کە گروپی نزیکتر و بچووکتر بوون. ئێمە هەست دەکەین کە قوتابیەکانمان سەلامەتترن لە ئەنجامی وەرگرتنی ئەو ڕێنمایە سەلامەتیانە کە تاک گروپی بچووک پێیان دەدەین. شێوازی بەرەواژی تەواو وا دەکا ئەو پیشاندانانەی لەلایەن مامۆستاوە دەکرێت زیاتر قوتابیان ڕاوکێشێ بۆ بەشداریکردن. هاوشێوەی تاقیگەکان یەکێک لە پێکهێنەرە سەرچیەکانی کۆرسەکانی بابەتی زانست ئەوەیە کە مامۆستا خۆی وانەکان پیشان دەدا لە کورس و وانەی کیمیای ئێمەدا ئێمە بە زیادکردنی سەهۆڵ ئاو گەرم دەکەین یان کاغەز بەهۆی هەڵم دەسووتێنین. هەروەها ئێمە هەندێک جار کە داوا دەکەین وا دەکەین قوتابیەکان ئاگر بکەنەوە. لە ڕابردوودا ئێمە ئەم جۆرە پیشاندانانە وەکو بەشێک لەوانەکانمان لە بەرامبەر هەموو پۆلەکە ئەنجام دەدا، بەڵام لە شێوازی بەرەواشدا بە هەمان شێوە دیسان پیشاندانەکە بۆ هەموو قوتابیە کاتێک کە ئێمە چەمکێک دەخەینە ڕوو بۆ پۆلێک کەسی قوتابی تێدایە. تەنها چەند قوتابیەکی کەم ئەوانەی کە لە شوێنی باش لە پۆلەکەدا دانیشتون یان ئەوانەی کە لە ڕێزی پێشەوەی پۆلەکە دانیشتون دەتوانن بیبینن و کە لە کاتی تاقیگەکەدا چی ڕوودەدا تەنها هەندێکیان بەشداری دەکەن بەهۆی نەبوونی کات. سەرەڕای ئەوانەش چەند قوتابیەکی کەم بە تایبەت قوتابیە زیرەکەکان کە ڕەنگە پێشتر وەڵامەکانیان پێبێت لە گفتوگۆکاندا بەشداری دەکەن. بەڵام ئێستا کەوانەکانمان ناهاوکاتە ئێمە ئەو نمایشە ئەنجام دەدەین هەر کاتێک کە بزانین ئامادەن بۆ ئەو کارە. ئەمەش مانای ئەوەیە کە ئێمە چەندین جار ئەو نمایشە دووبارە دەکەینەوە بۆ پۆلێکی دیاریکراو لە ماوەی چەند هەفتەیەکدا. بەڵام لە پێش چەند گروپێکی بچووکی قوتابیان لە گروپی بچووکدا هەموو قوتابیان دەتوانن ببینن لە تاقیگە و تاقیکاریەکەدا چی ڕوودەدا. هەمویان لە دەوری ئەو نمایشە سەرنجڕاکێشە کۆ دەبنەوە. لەو کاتێ ئەگەر قوتابیەکیش ئاگرەکەمان بۆ بکاتەوە ئەوە یەکێک دەبێت لەو دوو قوتابیە کە ئێمە دەستنیشانی دەکەین بۆ ئەو کارە لە ناو پۆلەکەماندا. کە ئێمە وامان کرد هەموو قوتابیان بەشدار بن لەلایەنی پراکتیکی و ئاگرکردنەوە و هەموو بەشەکانی تاقیگەکە، کاتێک دایک و باوکان لیان دەپرسن ئاخۆ ئەمڕۆ لە قوتابخانە چیتان کرد، هەمووی بە شانازیەوە دەڵێ من ئاگرەکەم کردەوە، من تاقیکردنەوەکەم بەدەستی خۆم ئەنجامدا. ئێمە دەبینین ئەو جۆرە پیشاندانە بە کەسی کراوانە تێگەیشتن زۆر زیاتر دەکەن. ئەنجامدانی نمایش بە شێوەی بەرەواژی تەواو وا دەکات قوتابیان بەشداری لە گفتوگۆکانیش بکەن لە جیاتی ئەوەی کە چاوەڕێ بن قوتابیە زیرەکەکان ئەو وەڵامانە بدەنەوە. دابشکردنی قوتابیان بەسەر گروپی بچووک بۆ نمایش یەکێکە لە گۆڕانکاری سەرچیەکان کە شێوازی بەرەواژی تەواو وای کرد سەرکەوتوو بێ، چکە قوتابیان تێیدا فێربوونێکی تەواو کەسی بە شێوەیەکی ڕۆژانە وەردەگرن. شێوازی تەواوی بەرەواژی تەواو یارمەتی مامۆستاکان دەدات تاکو یارمەتی قوتابیان بدەن. کە ئێمە سەردانی مامۆستاکان دەکەین دەبینین بێئومێد بوون لەگەڵ چەند قوتابیە کە فێر نابن، چکە مامۆستا دەیەوێت بە شێوەیەکی گشتی باشترین شت بۆ قوتابیەکان بکە. فێربوونی تەواو ئێمەی گەڕاندەوە بۆ هۆکاری ئەوەی کە ئێمە بینە نێو بواری فێرکردن و وانەوتنەوە کە بە کورتی بریتە لە یارمەتیدانی قوتابی. شێوازی بەرەواژی تەواو هەمووی دەربارەی قوتابیە. ئێمە بە شێوازێکی زۆر سادە و بە پاڵپشتێکی دارایی زۆر کەم دەستمان بەو کارە کرد، بەڵام توانیمان وانەکانمان بە شێوازێکی زۆر ڕیشەیی و بە قوڵی بگۆڕین. یەکێک لە لایەنە گرنگەکانی ئەو گەشتەی ئێمە بریتی بوو لە تێگەیشتن لەوەی کە ئێمە هیچ شتێکی نوێمان نەکردووە بۆ ملیۆنەها ساڵە یان چەند سەدەیە کە قوتابی دێتە پۆل و پێویستە ئامادە بن بۆ تاوتوێکردن و کارلێکردن لەگەڵ ئەو معریفەیە کە پێشتر دەیزانن یان پێشتر بەیاندراوە. بەداخەوە لە شوێنێک لە مێژووی مرۆڤایەتیدا وانەکە ڕەنگە ڕێچکەکەی گۆڕابێ بەرەو ئەو سندوقە ئامرازانەی کە فێرکارین و قوتابخانەکانیش ڕەنگە قوڵتر یان زیاتر ڕێچکەکەیان گۆڕی بێ و کاری خۆیان نەکرد بێ. ئێمە بە شێوەیەکی سادە
دەتوانین بڵێن چەند بنەمایەکی فێربوونی باشمان هەڵبژارد و تێک هەڵکێشمان کرد لەگەڵ تەکنەلۆژیای سەردەم بۆ ئەوەی ڕوو ڕوخساری وانەوتنەوە بگۆڕین و فێربوونی تەواو یان دیزاینی نێودەوڵەتی بۆ فێربوون یان فێربوون لەسەر بنەمای پرۆژە هەروەها نمرەدانان لەسەر بنەمای ئامانج و ستاندەردی تەکنەلۆژیای فێرکاری و پەروەردەیی ئەوانە هەمویان مەبەستیان ئەوە بوو یارمەتی دەربن بۆ شێوازی بەرەواژی تەواو لەوانەوتنەوەدا.